بەڵێسڵاوتان لەبێتم دیارە دوای ئەوەی حەسەن عەمەر لە خۆپیشاندانی پردی حافیز لە دەڤەری باڵەکایەتی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە شەهید کرا لە ئێستادا لە گۆڕستانی سەر نەوز بە خاک سپێررا وەکە بینی لێرە لە ئێستادا هاوڵاتیانێکی زۆر کۆبوو بوونەتەوە لە بە خاک سپاردنی حەسەن عومەر. من بۆ زانیاری زیاتر قسە لەگەڵ کاکەمان زۆرتیەکەم کە یاداشنامەکەی خوێندەوە. کاک ئامان سڵاوت لێبێتن، یاداشەکەی ئێوە چی بوو؟ سلااو لێوەش ئێمە بەناوی ئەنجومەنی باڵەکاتی ئەنجومەنێکمان دروست کرد لە ڕژسپی پیاما قوڵان و گەنجانی باڵەکاتی بۆی کە تۆڵەی خوێنی ئەو کوڕەمان بکەینەوە کە لە پێناو داواکاری ئەو خەڵکە گیانی خۆی بەخت کرد و شەهید بوو. داواکاری مە تەنها یەک شتە، بە زووترین کات دەسەڵات حکوومەت ئەو پیاوە ئەو بکوژە ڕادستی قانون بکە، ئیزراعاتی قانونی لەگەڵ بکرێت. ئەگەر نا ئێمە بە عەشایری تۆڵەی خۆمانەکەینەوە لە خوێنی ڕۆڵەکەمان خۆش نابین. خەڵکی ئێمە سەبری نەماوە، تەحەمولی نەماوە. ئەوە تا ئێستا قسە لەگەڵ تۆکەم خەڵکی ئێمە ئەڕوا جادەی گشتی قەپاتەکە ڕێگەی هەمڵتۆن داخات. خەڵکی ئێمە تۆڕێ چکە بێباکانە بێویژدانانە ئەو کڕیان خەڵتانی خوێن کرد. لە کاتێکدا داوای سەرەتاییترین مافی هاوڵاتیانی کوردستانی کرد کە پێدانی کارەبایە. بەداخەوە حکوومەتێکی ستەمکار، حکوومەتێکی زاڵم گوێ لە داواکاری خەڵک ناگرێت بەو شێوەیە ڕۆڵەکانی ئێمە خەڵتانی خوێنەکە. ئێمە لە حەقی ڕۆڵی خۆمان خۆش نابین. ئێستا لێرە بە خاکمان سپارت دوای مەراسیمی بە خاک سپاردن تەشید لە هەڵوێستی خۆمانەکەینەوە. لەوانەیە هەر هەتا ئەمڕۆ ئێوارە چاوەڕێی وەڵامی حکوومەت بکەین بۆەوەی کە وەڵام مامداتەوە ئیزراعاتی قانونی لەگەڵ ئەو بکوژە ئەکەنیاننا نەیکەن لە بەیانیەوە دەستی ئێمە کراوەیە بۆ هەر ئیزراعاتێکی عەشایری کە بەرامبەر بەو پیاوە بیکەن لەبەرەوەی ناسراوە عینوانی دیارە کە سوکاریە ناسین مەرج نییە دەستمان بگاتە خۆی، دەستمان بگاتە کە سوکاریشی تۆڵی هەرەکەینەوە. تا ئێستا لایانی پەیوەندیدار هاتوونەتە سەرخەت لێدوانیان هەبوو لەو بارەوە؟ لایانی پەیوەندیدار لەبەرەوەی کەتنی کردووە، لەبەرەوەی ئەزانی لە حاڵەتی شکستە و هەڵوێستی ئێمەشی لە ماوەکانی ڕابردوو دازانیوە. ئەزانێ ئێمە خەڵکی باڵەکاتی لە ڕابردوودا لە ناو هەڕەمی دەسەڵاتوانی ومانە تۆڵی خۆمان بکەین و لەبەرەوە لە موقعێک وەستاوە چاڕوانی هەڵوێستی ئێمە بۆ تا ئێستا هیچ قسێشم بەرامبەر بێ ئێمە نەکرد. هەر جورئەتی ئەوەش ناکەن بێن لەگەڵمان و خۆشمان ڕەتمان کردوتەوە کە دەسەڵات بەتایبەت بە هێزی مەدەنی بە هێزی عسکەریەوە بێن لەگەڵمان بوەستن. پێویستمان بە وەستانی ئەوانە تەنها یەک شت داواکاری ئێمەیە، ئەویش ڕادستکردنیتی بە قانون یان خود ڕادستکردنیتی بە عایلەی خۆمان بە کەسوکاری خۆمان ئەگەرنا بە عەشایری تۆڵەیەکەینەوە. سپاس کاکەمان زۆر پێشتر وەرەگرم. سڵاوت لێبێتن، ئێوە داواکاریتان چی بوو؟ هێزە ئەمنیەکان بە فیشە کۆڵامی ئێوەیان دایەوە؟ وەڵی چۆن وەڵامی چوانە بێوان ئەمە خەباتمان کرد و باڵەکاتی لەکە شۆڕشە بۆ ئەمان نەمان کرد و لێرە خەڵتانی خوێنمان کەن کەەوە بۆ خۆی پێشمەرگەیەک بۆ با پێشمەرگەیەک بووە ئێر لەکە شۆڕش بووە. یعنی حکوومەتێکی بێویژدان بێدەسەڵات ئەگەر هەندە ئازانە دوێنە پێرە شەردەعش بۆ ئەوانە شوێ بوون بەسای خۆمان بینیمانچیان کرد کو هەڵداهاتن بۆ ئێستا ئەوەندە ئازانی بچن یەقێ ئەو بگرن. بەڵام خەڵکەشی لێرە کە خوێنی ڕۆشتە باو با پیری شەید لەسەر خاکو نیشتیمانەی داوای چی نەکرد بوو، داوای کارەبای کرد، داوای ئاوای کرد، داوای چی نەکرد بخۆ و هیچ پێ نەبووە. بەڵام دەستیان خۆش بیجار هەر ئەوان لێرە چاوەکرێ. بەڵام ئەوە بەسەر ناچی چاوەڕێکەین تا ئێوارێ ئەگە نامەش هەڵوێستمانە بیت و جاری ڕابردوش هەڵوێستمان هەبووە و دەشمان بیت دووبارەیەکەینەوە خەراتریش. داواکاری سەرەکی ئێوە چی بوو؟ لە چەند کاژمێر کارەباتان هەبوو؟ کارەبا هەر نییە، کارەبا شەو ڕۆژ دوو کاژمێر سێ کاژمێرێدا کارەبا هەیە بۆ خۆیان 24 ساعت بە کارەبانە وەک لای بێم بژن وایە کاکە دقیق کارەبایان نابڕێ. خەڵکی ئێرە خەڵکی باڵەکاتی لە شەوڕۆ 24 ساعت کارەبامان ناداتی کاکە. کارەبای چی؟ پێتان وایە سزاتان ئەدەن؟ بەڵێ سزادانەی چییە؟ ئەو حەقی قوربانیدانە کاکە، حەقی ماندیبوونە، حەقی شەو نخوونی و ماندیبوون و ئەوەی ئەماندنەوە هیچ هەریچکە نییە. هەر بۆ فەقیر ئازان کاکە ئەی بۆ بەرامبەر بەغدا ناوێرن نوقە بکەن، بەرامبەر داعش نوێرن نوقە بکەن. دوو هەمەڕێن هاتن هەمویان لە عەجبەرەندا ئەوا بوون لە شوێ بن ئەوانە بۆ نەیان کرد. بەڵگەمان هەیە کە داوای چیان نەکرد چیان لە فریا چوو. بەڵام زۆر حەیبە بۆ دەسەڵاتە بۆ گەنا بەو شێوازەی ڕەفتار کات خەڵقانی خوێن کات هیچ سیلاعی پێ نەبوو بەچوو داوای حەقی خۆی بکات، هەر داوای حەقی خەڵکی باڵەکایەتی بکات. بەڵام بەداخەوە نەفرەت لەو دەسەڵاتەش. زۆر سپاس بەڕێزی. بەڵێ بەداخەوە دیارە شەوی ڕابردوو هێزە ئەمنیەکان کە بەم شێوەیە ڕەفتاریان لەگەڵ خۆپیشاندەرانی سنووری ناحیەی وەرتێ کرد لە دەبەری باڵەکاتی کە بەهۆیەوە ئەم ڕووداوە نەخوازراوەی لێکەوتەوە کە بەهۆیەوە حەسەن سەرنەوسی شەهید بوو و چوار هاوڵاتی تریش بریندار بوون کە برینیان شەشیان سەختە. دیارە حەسەن سەرنەوسی خۆی خێزاندار خاوەنی دوو خێزانە و 6 منداڵی لە دوای خۆی بەجێهێشتووە.